لەگەڵ نزیکبوونەوەی یادی لەدایکبوونی پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت، هاوڵاتیان و کاسبکاران لە شاری هەولێر خۆیان بۆ بەرزڕاگرتنی ئەو بۆنەیە ئامادە دەکەن بە هەڵواسینی پۆستەر و فلێکس بە دروشمی خۆشەویستی، بەخشینەوەی شیرینی و چەندین جۆری دیکە پێشوازی لەو یادە دەکەن. قەدیم لە چێ مزگەفتەکاندا دانیشتی ذکر دەکرا دەفەلی لەدرا مەولود دەخوێندراوە ئەتوو حاجز نەدەبێت بە تو بە دانیشی هەرار نستی ئەو خاصن دەروێژ دەهاتن جێف شعب الکەریم دەهاتن دەولا دەروێژدان بە دەفەلێدان بە ذکر لێدان بەلا ئیلاهە ئیلا الله بەنا ئەو جادانە دەسۆڕانەوە ئەو عالەمە تەماشای دەکردێ بەگەری دەکرد ئەوان چەند و سێ هەندیان بەگەر دەکرد. ئەگەر سیڕەی پێغەمبەری شارەزانە بین یعنی بە تەواوی لە دین شارەزانابی، یعنی هەموو ساڵێکە یادەکە دەکرێتەوە. بەڕاستی شتەکی خۆشە، دەبێت ئەمەش کە خۆشی دەردەبڕین، هەم یادی دەکەینەوە، هەم سونەتەکانیش زیندووکەینەوە و حتا پێشمان بکرێت زۆر سەلەواتی لەسەر لێ بدەین. ئەو مانگە شپیرۆزە خەڵکەکی زۆر دێت، ینی شتی تەوزیع دەکەن، لوقمە و پاقلاوەیە و شەربەتە و بەس دەکە بگەڕێنەوە ساڵانی ڕابرد و چەند ساڵ پێش ئێستا ئەمن بڕک بەتەمەنم لەو بەری مەطعەم و شت بوو، ئەو بەری هەموو مەطعەم بوو، خواردنیشیان تەوزیع دەکرد. لەبیرمە مەسەلەن ئەو مەطعەمان هەموو خواردنیان تەوزیع دەکرد. لەو مانگەدا گرنگی زیاتر بە شارەزابوون لە ژیان و کردداری پێغەمبەر دەدرێ، هاوکات، ئەنجامدانی مەولود، بەخشینەوەی شیرینی، هاوکاری هەژار و کەم دەرامەتان بە جۆر و شێوەی جیاواز، نەریتی خەڵکی هەولێرە کە لە دێر زەمانەوە ئەنجامیان داوە و تا ئێستاش بەردەوامە. ڕۆژێکی زۆر گرنگە لە بۆ هەموو مسلمان و لە بۆ ئیسلامەتی، لە بۆ ئەوەی کەوا بیکەینە پەیامک لە بۆ هەر هەموو خەڵکی کەوا شوێن سونەت و قورئانەکەی بکەون و کەوا خۆیان لە فەرمودەکانی شارەزا بکەن، ڕۆژانە سەڵاوەتی لە بۆ بنێرن، ڕۆژانە سیرە و ژیانی بخوێنەوە، ئەو شەڕ و شتانەی کە کردیتی خۆیانی لێ شارەزا بکەن. بەو شێوازە ئەمە خۆمان لە دین و لە سیرەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شارەزا دەکەین. ئەو ولادەش پێغەمبەری نەبایە درودی خوای لەسەر بێت، طبعا ژیان نەدەبوو، ئەو درودە ئەو ولادەتە نەبایە ئینسانیەت نەدەبوو، ئەو ولادەتە نەبایە ژیان نەدەبوو. هەموو ئێستا کە ئەو ژیانەدانرا لەبەر خاتری ئەو خۆشەویستە نازدارە، ئەو خۆشەویستە گەورەدانرایە کە ڕوحمان بە قوربانی بیتن. 20 ڕۆژ پێش مەولودی ئەم پێش دوکانم هەموو دەکردە زینە، بیدایەتی هەفتایەکانیش بوو. خۆشەویستی پێغەمبەری هەبووە، هەر دەشبین بەس مەولود هەر هەبووە، چکە لە مزگەفتەکان هەر منتیقێک مزگەفتی خۆیان بوو، مەسئولیە منتیقەیە پارەی خڕ دەکردەوە، مزگەفتەکەی دەڕانزانەوە، مەلای دەگرت و مەولودیان دەخیندەوە، هەرەوە بوو. لە ڕۆژی پێنجشەممە کە هاوکاتە لەگەڵ 12 ڕەبیعی یەکەم بە ڕۆژمێری هیجری، هاوکاتە لەگەڵ لەدایکبوونی پێغەمبەری خودا درودی خوای لەسەر بێت، بەو بۆنەیەشەوە لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە شاری هەولێر بە شێوەیەکی بەرفراوان مەراسیمی مەولود لە سەدان مزگەوت و شوێنی گشتی و تەنانەت لە بازاڕەکانیش ئەنجام دەدرێ. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.